خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بەرنامەیەکی تایبەتی پانۆراما ئێمە لەناو تونێلی پرۆسەی ئاشتی ئەمانەوێ دیوە ڕووناکەکەی ببینین تا ئێستا گومان ترس دڵخۆشی ئومێد هەمویان لەگەڵ ئەم بابەتە لەناو ئەو تونێلە ڕێەکەن بەرە و ئاسوویەکی ڕووناک دوای ساڵانێکی زۆر جەنگ دوای ساڵانێکی زۆر هەوڵدان خەباتی نهێنی خەباتی چەکداری خەباتی شاخ خەباتی ماندووبوون و سەختێکی زۆر و شەهیدبوونی سەدان کەس دوجار ئێستا لە باکووری کوردستان و لە چوارچێوەی تورکایە پرۆسەی ئاشتی لە ئاستی باڵا بەڕێوەچ لە ڕۆژانی ڕابردوو خەڵکی هەرێمی کوردستان و تورکیا بەگشتی و کورد بەگشتی بینەری دیمەرێک بوون ئەویش لە ناوبردننی بەشێک یان گرروپێکی چەکی گرروپێکی گەریلاکانی پارتیکرێکارانی کوردستان بوون لە سنووری پارێزگای سلێمانی کەمە وەکو نیەت پاچێک بۆ ئەوی کە پرۆسەی ئاشتی سەر بگرێت وەکو ئەوی کە کورد ئەوێت بڵێت ئەگەر ئێمە مافەکانمان بۆ دابین بکرێت بێگومان هەمیشە لەگەڵ ئاشتی داین و دەستی تەوقە و دەستی ئاشتیمان لە هەموو دەستێک درێژترە لەسەر هەنگاوەکانی پرۆسی ئاشتی ئومێدەکان هیواکان ترسەکان لەگەڵ بەڕێستارە حسێن نووسەر چالاکوان چاودێری سیاسی گفتوگۆکی تارەخان بەخێر بێ زۆر سپاس زۆر سپاس وایەوەش دوای ماوەیەکی زۆر لە جەنگ و ماڵوێرانی ئێستا ئێمە باسی پرۆسەی ئاشتیەکەی تێگەیشتن و تێڕوانینی تاراخان لەسەر پرۆسەی ئاشتی چی سپاس بۆ ئەم دیدارم سپاس بۆ ئەوانەی کە گیانی خۆیان بەخشی بۆ ئەوەی ئاشتی بەدی بێنن ئەوانەی کە شەڕیان کرد بۆەوەی ئاشتی دروست ببێ لە ڕاستیدا وەکو کوردێک وەکو ژنێک وەکو چاودێرێکی سیاسی بە باوەڕی من پرسی ئاشتی لەم قۆناغەدا جیاواز لە هەر پرسەکانی تر یان لە هەر قۆناغەکانی تر لە ڕاستیدا لە ئاستێکی هیوا بەخشدایە تا ڕادەیەکی زۆر لە ئاستێکی هیوا بەخشدایە و نیەتەکان دەبینرێن نیەتی باشن یەکەم جارە ڕەنگە لەم پرۆسەیەدا ئاوا کۆدەنگیەکی کورد بوونی هەبێ بە تایبەتی ئەم پرۆسەیە باکوور و باشووری زیاتر گرتوۆتەوە زۆر پەیوەندی بە پارچەکانی ترەوە نیە لە ڕاستیدا بۆ خۆی وەکو گەلی کورد لە ڕاستیە بە درێژایی مێژوو هیچ کاتێک دەستدرێژی نەکرۆتە سەر خاک و مافی هیچ نەتەوە و هیچ پێکهاتە و هیچ باوەڕیەکی تر بەڵکو هەمیشە هێرشی کراوەتە سەر لە بەرامبەر ئەو هێرشانی کە کراوەتە سەری هەوڵی بەرگریکردنی ڕەوای داوە و خۆی پاراستووە و چەک و شەڕ و تەقەکردنی تەنها لە ئامانجی پاراستنی هەبوونی خۆی و هێشتنەوەی خۆی بووە لە ڕاستیە و بەرگری لە خۆی کردووە دوجار هەموو شەڕەکانیش لە پێناوی ئاشتیدایە یعنی 43 ساڵە شەڕێکی بێناوبەر بەڕێوە دەچێت یعنی یان ناوبەری زۆر کەمی تێدا بۆ لە ڕاستیە ئیتر ئەتوانین بڵین بزوتنەوەی ئازادی گەلی کورد لە باکووری کوردستان هیچ هێزێک مافیەوەی نیە ئیتر تاقی بکاتەوە بە شەڕکردن چونکە لە هەموو تاقیکردنەوەکانی شەڕ دەرچوو و سەرکەوتوو بوو هەموو جۆرە چەکێکی بەرامبەر بەکار هات بەڵام شکستی نەهێنا نەکەوت ڕاستە ئەوش نەیتوانی تورکیا بڕوخێنێ ڕاستە ئەوش نەیتوانی زۆر گۆڕانکاری مەزن دروستکە لە سیستەمی تورکیادا بەڵام لە هەمان شێوە یان لە هەمان کاتدا دەوڵەتی تورکیاش لەگەڵەوەی دووەمین وڵاتی ناتۆیە و پاڵپشتی و هێز و چەک و ینی پشتیوانی لە هەموو هێزەکانی ناتۆ و دنیا وەرگرتووە بۆ جایەتیکردنی بزوتنەوەیەکی کوردی بەڵام بینیمان ئەوش نەیتوانی پەکەکە بڕوخێنێ بۆیە دوجار هەر دەبێت لەسەر مێزی گفتوگۆ دانیشتن بکرێ لە ئێستایا خۆشبەختانە ئەم هەنگاوانە دەستی پێکردووە دەستی پێکردووە بەڵێ ئومێد بەخشن من وەکو خۆم گەشتبینم لە ڕاستیدا پێم وایە ئیدی سەردەمی زمانی ترس و زمانی نیگەرانی و زمانی گومان ئیدی بەسەر چووە گەلی کورد پێویستی بەوە هەیە ئیتر باوەڕ بەخۆبوونەوە بە ئیرادەیەکی بەرزەوە بچێتە ناو گۆڕانکاریەکانەوە چونکە دەبێ هەندێک پرسیاری تایبەتی لە تاراخانی بکەم وەکو ئاگادار و چاودێرێک بەڕێز ئۆجەلان
ئەمانە ئەو بەڕێز ئۆجەلانەیە کە خاوەنی مانەفستەیەکی تایبەتی پرسیینەتەوەی و هەمیشە پێشبینیەکانی لە پێش خەڵکی دیکەەوە بۆ دنیا بینیەکانی لە پێش خەڵکی تر بووە یان لە ژێر ئەجێندایەکە یان لە ژێر ئازارێکە یان لە ژێر یان ینی گۆڕانێکی فکری یان بیهێزری لای دروست بووە. لە ڕاستیدا هەر ئەو ئۆجلانەیە کە تەنانەت باسی مناڵی خۆی دەکا، ینی لە ژیانی مناڵی خۆیەوە گفتوگۆکانی لەگەڵ دایک و باوکیدا لەگەڵ هاوڕێکانیدا شێوازی خوێندن و خوێندنگەی هەموو ئەوانە بەستویەتەوە بۆ بیرکردنەوانەی دوایی کە هەی بووە، واتە لە مانیفستۆکانی ئەودا لە مناڵی خۆیەوە هەتا گەیشتنی بەزانکۆ تا هەبوونی لە ناو بزوتنەوە چەپەکاندا، دواتر دەستگیرکردنی، دواتر هاتنە دەرەوەی، دواتر بڕیاردانی بۆ ئەوەی کە دەبێت دەستکاری ئەم سیستەمە بکەین. مارکس کەمی هێناوە دەبێت ئێمە دەستکاری بکەین، ڕەتی ناکاتەوە، بەڵام تموحی هەیە، ڕەخنەی هەیە و لەسەر ئەم بنەمایە ڕێبەر ئۆجەلان وەکو خاوەنی پارادایمێک ئایدۆلۆژیایەک ئەتوانم بڵێم تاکە بیرمەند بێ کە ئایدۆلۆژیایەکی دۆگماتیک نییە، بە شێوەیەکی بەردەوام گۆڕانکاری لە خۆیدا کردووە و ئەو گۆڕانکاریانەشی کە ساڵانێکی دوور و درێژە لە بیرکردنەوە و تێڕوانینی ئەو دروست بووە بە تایبەتی سەبارەت بە پرسی دەوڵەت لە ڕاستیدا بنەمایەکی قوڵی هەیە و خوێندنەوەیەکی قوڵی مێژووی هەیە کە لە دەوڵەتی ڕاهیبەوە هەڵسەنگاندنی بۆ دەگاتە هەموو دەوڵەتەکانی تر و مۆدێلەکانی تر کە بە سۆسیالیستیەوە بۆ لیبراڵی بۆ سەرمایەداری بۆ نەتەوەیی بۆ ناسیۆنالیستی بۆ هەرێکێک لەمانە پێی وایە دەوڵەتە و هەرێکێک لەمانە ماسکن دروستیەکەن بۆ جوانکردنی دەوڵەت ئەگینا هەرگیز دەوڵەت مۆدێلێکی کۆمەڵگەی نییە، هەرگیز دەوڵەت و کۆمەڵگە ناتوانن پێکەوە پێشکەون دابڕاونە لە فکرەکانی پێشووتری بەدڵنیاییەوە نەک دابڕاونیە بەڵکو گەشە سندنێک لە فکری ئەودا هەیە. من پێم وایە ئۆجەلان چیرۆکێکی جیاوازە و هەمیشە لە خوڵقاندن و نوێبوونەوەدایە و وەکو گەلی کورد بەداخەوە هێشتا ئێمە ئەم بیرمەندەمان نەناسیوە. بۆچی؟ چونکە وەکو تەنها وەکو سەرکردێکی سیاسی تەماشامان کردووە و هەڵسەنگاندنەکانیشی لەگەڵ سەرکردە کلاسیکەکانە کراوە لە کۆمەڵگەی ئێمەیە، لەبەر ئەوە ناتوانین تێبگەین بەڕاستی وەکو پێویست لە ئۆجەلان. بەڵام ئەوەی کە من هیچ گومانێکم لێ نییە و زۆر ئومێد بەخشە بۆ من دڵنیام لەوەی کە ئۆجەلان زۆر گەورەتر لەو بیرکردنەوە تنگانە دەفکرێ کە ئێمە گفتوگۆی لەسەرەکەین زۆرجار. سەرکردایەتی پارتیکرێکارانی کوردستان کە لە کۆنگرەیە خۆیان هەڵۆشاندەوە دابڕاون لەو بیرەی بەڕێز ئۆجەلانیان بە تەواوەتی گونجانێک هەیە، بە تایبەتی قسەیەک هەیە کە قسەی کردووە لەگەڵیانە و چەند جارێک دیداری ئۆنلاین هەبووە بە چاودێری وڵاتانی ناوچەک، ینی بە تایبەت باسی ئەمریکاکەن و بە خودی تورکیاش خۆی ویستوێتی ئەو دیدارە هەبێ. بەڵێ، ینی وەکو فکر وەکو پارادایم هیچ ناکۆکیەک لە نێوان سەرکردایەتی پەکەکە و پارادایمی ڕێبەر ئۆجەلان نەبووە. بە حکمی ئەوەی زۆرێک لەو سەرکردانە کتێبیان هەیە لە ڕاستیدا و کتێبەکانیانمان بینیوە، ئەمانە ئەدەبیاتی ئەو حرەکەتن و هەموو لەژێر وەکو ئەڵێ شێواز و یان ئەتوانم بڵم هەریەکەیان بۆ خۆیان چیرۆکێکی جیاوازن لە ڕاستیدا، هەرەکەیان بۆ خۆیان بیرمەندێکی جیاوازن، بەڵام دوجار لە هێڵە ستراتیژیەکەدا یەکگرتوون ناکۆک نین لەگەڵ بیر و پارادایمی ڕێبەر ئۆجەلان. خاڵێکی کە بەڕێزیشت تیشکێکت خستە سەری ئەوەیە کە پەیوەندیەکانی ڕێبەر ئۆجەلان بە تایبەتی لەم قۆناغەدا لە بابەتی پرسی ئاشتیدا کە زۆر کەسی ئێمە ئەڵێ تاکە کەسێکە و لە زیندانەوە بە تەنها بڕیاری لەسەر شۆڕشێکدا لەگەڵ ئەوەی ڕێگویستم بگە بۆ پرسیارە بەڵێ لەگەڵ ئەوەی کە ڕێبەر ئۆجەلان بۆ خۆی خاوەنی ینی ذهنیەتێکی کۆمیناڵیە و باوەڕی بە یەکەوە ژیانکردن هەیە، باوەڕی بە سیستەمی هەرەوەسکاری هەیە، باوەڕی بە بڕیاری هەرەوەزی و کۆلەکتیف ئیشکردن هەیە لە ڕاستیدا بە جۆرا و جۆر. من نازانم پەیامەکان چۆن، بەڵام دەزانم کە بە جۆرا و جۆر پەیوەندی دروست بووە و گفتوگۆ کراوە و دەردەشەی ئەو گۆڕانکاری و بڕیارانە کراوە. هیچ یەکێک لەو بڕیارانە دەبێ پێشنیاری ڕێبەر ئۆجەلان بێ دەست پێشخەرەکەی هی ئەوە، بەڵام هیچ یەکێکی بێ ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ سەرکردایەتی پەکەکەدا بڕیاری لەسەر نەگیراوە. ئەوەی کە هێزی نێودەوڵەتی ئەوانە بەڕاستی من بۆ خۆم نەمبیستوە هیچ هێزێکی نێودەوڵەتی لە
سەر و هەمویانەوە ئەمریکا سەرپەرشتی ئەم پرۆسەیە کردبی ئەوەی کە من ئاگادارم هەرێنەوان تورکیا و دەوڵاتە بڵێ دەوڵەتە بڵێ هیچ بەنی بەڕاشکاوی قسە بکەینەوە سەر و ینی زۆر خەڵک لەسەرەوە قسە دەکا هیچ سەرکردەیەکی دیاری ناو پەکەکە ناڕازیە لەوەی ئێستا بڕێوە دەچێت دەزانی سەرکردایەتی ناو پەکەکە و گەریلاکانی ئازادی ڕێبەر ئۆجەلان وەکو شەخص نابینن دەزانی وەکو کەسایەتێ معنەویەکەی وەکو فەلسەفەکەی وەکو پارادایمەکەی دەیبینن و هەر هەمویان لە منی وەرگرەکە ئامادەی گیانفیداین بۆ ڕێبەر ئۆجەلان نەک ئەوەی کە ناکۆکیان هەبێ لەگەڵ بڕیارێکدا ئەوان ڕۆحی خۆیان دەکەنە قوربانی بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەڕاستی و بینیشمان کە بەشێک لە سەرکردایەتی لە کۆنگرێشدا ئاماژەیەکی ئاواهیاندا یعنی ڕێبەر ئۆجەلان هەندێک جار خەڵک لە سوۆشیال میدیا بە هەندێک ئاماژەی عاتفی سۆزداری ئەوڵا فلان کەس دەموچاوی بێتاقەت بووە ئەوانە لە کۆنگرەکە ئەوانە ئەکەنە ڕۆژەف خوێنەوەی لەسەرەکەن دەزانی من پێم وایە ینی لە نووسینێکش ئاماژەم پێکرد بوو هێزی عسکەری لە ئەرکی عسکەریە گرژومۆنن بەڵێ هەر ئەو تایبەتمەندیە هەیە ینی گاڵتە و سوعبەتە لەگەڵ ناکە زەردەخەنەت بۆ ناکە لە کاتی ئەرکی عسکەریە ئەمە هەموو هێزێکی عسکەری ئاواهیە تونند و وەکو ئەڵێ گرژی دەم و چاوی ئەو گەریلایانەی کە چەکیاندانا یان ئەوانەی کە لە کۆنگرە بوون هیچ بەواتای ئەوە نییە لە ڕاستیدا کە ئەمە ناکۆک بن لەگەڵەوە پرسیان ڕسمی هەواڵێکی زۆر بڵاو بووە مەسەلەن دڵی هەزاران کوردی پڕ کرد فرمێسکی بە چاواتە خوارەوە کە وتیان ئەگری کە چەکەکەی داانێ هەر بەڕاستی ئەمە وایە ینی مۆراڵی ئەوان هێزی معنەوی ئەوان ناوچی ئەوان زۆر لەوە بەهێزترەکە لەو حاڵەتە واوێ نابکرێ دڵنیا بە گریان لە بیرکردنەوەشیان نەبووە ئەو گەریلایی کە وێنەکەی زۆر بڵاو بووە ئەسڵەن باوەڕی بەوە نییە بە گریان وەڵامی پرسێکی ئاوا بداتەوە دوای ئەوە ئەمە تیمێکە پێشتر ئامادەی خۆیان دەربڕیوە پێشتر ئامادە کراون و چەندین ڤیددیو لە کەناڵەکان هاتنە دەرەوە لەوەی کە کاتیکە خۆیان ئاماداکەن کاتێککە دەرئەچن لە ئەشکەوت کاتێکە لە ناو ئۆتۆمبیلان کاتێککە دێن بەرەو جاسەنە هەموو ئەمانە بە ڤیددیو هەن زۆر بە کەیف خۆشی زۆر بە مۆراڵ زۆر بە ئیرادەوە ئەڵێ تا دوایی پێیوەستین بە بڕیاری ڕێبەر ئۆجەلانەوە زۆریشیان پێخۆشە کە ئەوانە بن بە بەشێک لەو قۆناغە مێژویە لەو پرۆسەیە چونکە بیرمان نەچێ ئەو ڕۆژە یان ئەو قۆناغا یان ئەو نمایشە ڕۆژێکی مێژوویە کە لە مێژوو گەلی ئێمەدا بەڕاستی ئەنووسرێتەوە ئەمێنێتەوە بۆیە ئەو هەواڵانە ئەو کەسانن کە هەرە بە چانسن کە ئامادە بوون کە پێشنگایەتیان کردو بۆ ئەو قۆناغا لەبەرەوە هیچ شتێکی بەو جۆرە نییە بەڵام خەڵکی ئێمە لایەنی عاتیفیمان زۆر لە پێشە لە ڕاستیە ئەوەندەی لایەنی سۆزداریمان لە پێشە ئەوەنە دیوە ئەنالیتیکەکەمان لە پێش نییە لە ڕاستیدا کە ئەمە یەکێکە لە پرسە گرنگەکانی کۆمەڵگەی ئێمە لە ڕاستیە و هەموو بەشێکی زۆر دەتوانم بڵم لە دڵسۆزیە خەڵکی ئێمە زۆر پرسە نەتەوەی بە دڵنیایەوە ینی ئەڵێ ئەوەی دەمی بە شیری گەرم سوتا بێ فول لە دۆەکە بەڕاستی ئەویش پێشتر ئەزمونێکی تاڵی هەیە لەگەڵ چەکدانان و ئەوانە پێشەنگکردنی ژن و فۆکەس خستنە سەر ژن لەو پرۆسەیە بۆ مثلەن ئەڵێن بەڕێز ئۆجەلان وتوێتی بە سێهۆزات ڕازی بکەن پرسەکە زۆر باشتر ئەسێتە پێشەوە ئەمە مەشار تەحلیلانی قسەیەک نەهاتۆتە دەرەوە لە وەفتی ئیمراڵی یان لە شتێکی تر بەڵام قسێکی وە بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو بە پێشەنگکردنی ژن فۆکەس خستنە سەر ژنێک وەکو سەرکردایەتی ئەم پرۆسەیە بۆ دەزانی ڕێبەر ئۆجەلان کاتێکە دەستپێکی پەکێکەدا ئەمەزرێنن بە بەشداریکردنی ژن من پێم وایە تۆوێکی چاند و لەگەڵ ئەو تۆوەدا ڕۆژ بە ڕۆژ گەشەی کرد ئەمڕۆ ئەو تۆوە بەڕاستی لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا ئەتوانم بڵێم بوو بە درەختێکی گەورە ئەمڕۆ بە سێهۆزات بوو بەو درەختە کە پێشنگایەتی پرۆسەیەکی یان قۆناغێکی مێژووی گرنگ بکە کە لە سایەیدا ژنانی دیکەش تێکۆشان بۆ ئازادی بەڕێوەبرن ڕێبەر ئۆجەلان بە تەواوی باوەڕی بە پرسی پێشنگایەتی ژن هەیە و هەموو هەوڵێکی بۆ ئەمە داوە و تێزی زۆر گرنگی پێشخستووە ژنی کردووە بە پرسێکی زانستی و لە چوارچێوەی زانستی ژنۆلۆژیدا پێشکەشی بە ژنان و بە کۆمەڵگە و گەلان کردووە من تەسەورەکەم کە داوای ڕێبەر ئۆجەلان هەبوو بێ کە ژن پێشنگایەتی ئەم پرۆسەیە بکە و بۆ خۆشی دەڵێ سەدەی 21 سەدەی ژنە
دەبێژن پێشنگایەتی بکە بیریشمان نەچێ بەشەکەی تریشی ئێمە بەرەو ئاشتی ئەڕۆین و پرسەکە پرسی ئاشتیە و ژنی شەمیشە ئاشتی خوازە بۆیە بەشێکیش لە ئەوەی کە ژن پێشنگایەتی سەدەی 21 و وەرچەرخانە مێژوویەکە دەکات پرسی ئاشتی و ژنە کە دوانەیەکی پێکەوە گرێدراون ڕێگەیەکی گوڵڕێژکرا و ئەو ڕێگەی پرۆسە ئاشتیە نەخێر بێگومان من پێم وایە ئەگەر پرۆسی ئاشتی سەرکەوتوش بێت یعنی لە سبەینەوە دەست بە هەنگاوەکانی پرۆسی ئاشتی بکرێ دیسانەوە ڕێگەیەکی گوڵڕێژکراو نییە ڕێگەیەکی پڕ لە درکوداڵە یان لە زۆر شوێن ئاماژەم بەوە کردووە کە ئیدی ئێستا هەمووان ئەڵێن با پرسەکە بچێتە یاساوە با پرسەکە بچێتە پەرلەمانەوە کۆمیسیۆنی بۆ دروست بکرێ وەکو هەنگاوی دووەم چونکە هەمومان نزانین گەلی کورد ڕێبەرەکەی بزوتنەوەکەی ئەرکەکانی خۆی پێکهێنا ئێستا هەنگاو بەرە و ینی ئۆکۆڵێ تۆپەکە کەوتۆتە ساحەی تورکیاوە ئەویش تورکیا بە قسەکردنی باخچەلی و ئەردۆغان تێر ناکە بەڵکو بە پەرلەمان هەتا ئەوەیشی کە بچێتە پەرلەمان و کۆمیسیۆنەکان دروست بکرێن من پێم وایە شەڕ لەوێەوە دەست پێ دەکا بەڵام شەڕێکی بێچەک کە کۆمەلگا ڕۆڵی سەرەکی هەیە بە دڵنیایەوە ئەوە لە بەرژەوەندی کووردە یعنی هەتاکەی گەنجەکانی ئێمە شەهید بکرێن هەتاکەی ڕۆڵەکانی ئێمە بە بەرچاومانەوە پارچە پارچە بکرێن ئەگەر پێویستە با هەبێ گیانی ڕۆڵەکانی وڵات بۆ پاراستنی وڵاتە بەڵام کاتێک کە دەرفەت هەبێ من و تۆپێکەوە گفتوگۆ بکەین چ پێویستەکە ئێمە شەڕ بکەین بەڕاستی زۆر شەڕەکەمان یاسایی و دیموکراتی بێ ئەچمە سەرە و پرسە بەڵام گروپی دیکە هەیە مەسەلەن بازلەوە کرێت لە هەول لە سنووری پارێزگای و لە سنووری پارێزگای دۆک گروپی دیکە سەرکردەی دیکە بە هەمان ئەو بابەتی ئەو دیمەنەی بینیمان لە شکەوتی جاسەنە ڕوئەدا من پێم وایە گروپی یەکەم و گروپی کۆتایی ئەو گروپە بوو با هیچ کەسێک چاوەڕوانی ئەوەی نەبێت کە هەر ڕۆژی گروپێک دێتە خوارەوە چەکەکانی ئەسووتێنێ شتێکی بەو جۆرە نییە ئەوە نمایشێکی سیمبولی بوو کە ئەڵێن سیمبولی کە ئەڵێن سیمبولی و نیەت پاکی بەمانای ئەوە نییە تاکتیکیە نەخێر استراتیژیە و حەقیقیە بەڵام ئیدی پێویست ناکە ئەمە پەیامەکە گەشت تەواو گروپێک هات و چەکەکانی خۆی سووتاند و بە هەموو دنیای ودنە چەکی خۆم تەسلیمی کەسەکەم وەنا ینی پەیامێکی دا کە گەلی کوردگەلێکی ئاشتی خوازە و ئێمەش ئامادەین بۆ ئاشتی بچووکترین دەرفەتە بێ ئێمە بەکاری ئەهێنین چەکەکانمان لە گۆڕنین و بۆ ئاشتی تێکۆشانەکەین لە ڕاستیدا بۆیە ئیدی ئەمە تەواو بوو ئیتر کەوتۆتە سەرەوەی کە تورکیا دەرفەت بدە یان یاسا دەربکە بە پێی ئەم یاسایانە گروپ ئەو گەریلایەنە ئامادە بکرێن ئەوەی کە خەڵکی باکووری کوردستانن و دەرفەتی یاساییان بۆ دروست کرێت کە بچن سیاسەتی دیموکراتی لە ناو کۆمەڵگەیە بکەن بۆ ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک پێویستیان بە پێشنگایەتی و گەریلایەنە هەیە دەبێت ئەم نیەت پاکیە بە یاسا بە بڕیار لە تورکیاوە ببیندرێت چاوەڕێ ئەوە ئەکرێ بەڵێ بە دڵنیایە ئەم پەکە بۆ ئەو ئامادەیە بەڵێ زۆر کەس باسیەوە کە ئەگەر قەندیل چۆڵ بکرێ ئەو کاتە مەسلەی کێشەی کورد لاوازە بێ یان کورد لە هەر چوار پارچە لاوازە بێ ئەمەش خوێندنەوەیەکی عاتفیە سۆزداری یان حقیقەتی تێدایە حقیقەتی تێدایە قەندیل یان چیاکانی کوردستان قەندیل وەکو ڕەمز ئەجینا ڕەنگە شوێنی دیکە گەریلای زیاتر لێ بە دڵنیایەوە ڕەنگە لە سنووری بادینان گەریلا زیاتر هەبێ وەک لە قەندیل بەڵام ئەو چیایانە گەورەترین هێزی پاڵپشتی کوردن ئێمە کوردین ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین هیچ کاتێ مافەکانمان گەرنتی کراو نییە ئەگەر ئەم ڕۆژ پرۆسی ئاشتی بەرەو پێشەوە بچێ گەلی کورد ئەمە وەکو پەیامی ڕێبەر ئۆجلانیش هەمیشە دەبێ ئامادە بێ بە خۆپاراستن هەرگیز نابێ خۆی تەسلیمی هیچ هێزێک و هیچ وڵاتێک بکە نە هەرێمی نە نێودەوڵەتی گەلی کورد ناوچەکەی ئێمە هەمیشە لە کوڵاندایە لە گۆڕانکاریدایە بۆیە خەڵکی ئێمە با باشە و ڕاستیە بزانێ باوەڕ نەکەن بەوەی کە هەر کەسێک بڵێ قەندیل چۆڵەکرێ قەندیل هیچ کاتێ چۆڵ ناکرێت کە ئەڵێم قەندیل مەبەسمان چیاکانی هەرێمی پاراستنی میدیایە بەڵام دەستی ئاشتی و نێتی ئاشتی هەمیشە لە شاخی شتوانرێ بکرێ هیچ کێشە نیە با لە شاخ بێت و ئاشتی بکات مەسەلەن زۆر خەڵگەچێتە دیتێڵەوە تەفاسی لە وردەکاریەوە ئەکرێت مەسەلەن هەزاران کەس ئێستا لە زیندانەکانن قەیوم هەیە لە سوێنی سەرۆک شارەوانیەکان ئەمانە لە چوارچەوەی پرۆسی ئاشتیا جێگیان بۆ کرێتەوە یان چاوەڕێکرێت جێگیان بۆ بکرێتەوە هەزانی کاکزانە ئیشی کۆمیسیۆنەکان ڕێخستنی ئەمانەیە بە باوەڕی من ینی کۆمیسیۆنەکان دەبێ ئیدی دانیشن بە پێی یاسا دەرخەن بۆ ئەمانە و لە سەرویانەوە لە دەستوردا دەبێ گۆڕانکاری بکرێ و بە هەزاران 11,000 ئەندام و لایەنگری هەدەپە و دەم پارتی لە زیندانن بە ناوی دۆسەی تیرۆر تیرۆر نەما
ئەوەی کە تۆ ناوت تیرۆر نەما دەبێ یاسا بۆ ئەمانە دەربکرێت دەبێ هەموو ئەوانەی لە زیندانن هەموو ئەوانەی لە چیان بتوانن بگەڕێنەوە مافی سیاستکردنی دیموکراتی و مەدەنیان هەبێ لە ناو کۆمەڵگەدا بێگومان چاوەڕوانەکرێ ڕۆژانی داهاتوو بەڕێز ئۆجەلان لە ئیمراڵی نەبینین لە شوێنی شتر ببینین دەبێ وابێ ئەگەر قرار بێ پرۆسەی ئاشتی بێ یان ببێ بە پرۆسە بێگومان دەبێ ڕێبەرۆجەلان بۆ خۆی ڕاستەوخۆ دەرفەتی سیاستکردن دەرفەتی چاوپێکەوتن بینینی سەرکردە سیاسەکانی بەشەکانی تری کوردستان بینینی سیاست مەدارانی نێودەوڵەتی ڕۆژنبیران نووسەران مێدیاکان دەبێ ئەم دەرفەتانە بۆ ڕێبەرۆجەلان هەبێت هەڵوێستی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەتایبەت دوهێز سەرچەکە پارتیویەکێتی خوێندنەوەتان بۆیان چی بوو لە ڕاستیدا ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە سەرەتایش ئاماژەم پێکرد ئەم جارە بە هەموو هێز لایەنە سیاسیەکان پەیامەکانیان ئەرێنی بوو بۆ پرسێکی ئاوا من پێم وایە لایەنە سیاسیەکان لە باشووری کوردستان ئەو ڕاستیە دەزانن کە دۆخی ئێمە وەکو گەلی کورد جاکە ئەڵێن گەلی کورد چوار بەشی کوردستان ئەگرێتەوە لە چ دۆخێکایە وە چ مەترسیەکیشمان لەسەرە بۆیە هەر هەنگاوێکی پێکەوەیی گەرنتی دەستکەوتەکانمان دەکا و هەر هەنگاوێکی پارچەکردن لەم قۆناغەیە ڕاستەوخۆ مەترسی گەورەیە لەسەر دەستکەوتەکانمان یعنی لەو پرۆسەیەدا نوێنەری پارتی دیموکراتی کوردستانیش ئامادە بوو و پێشوازیان لە شاندی باکوور و هەندێک هەوڵ و پەیوەندی تریش بێگومان هەوڵێکی ئەرێنیە و مێدەخوازین ئەمانە زیاتر ببێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕاستیدا لە 1993 مامجلال ڕۆڵی سەرەکی هەبووە لە پرسی ئاشتیدا لەگەڵ تورکوت ئۆزال و ئەو پەیوەندیانەدا لە 2009 جارێکی تر لە پێواژۆی ئاشتی لە ئۆسلۆ بەڕێز کۆچکردو مامجلال دیسان ڕۆڵی هەبووە لە پێش نەخۆشکەوتنی لە 2012 هەوڵێکی هەبوو بۆ ئەوەی کە ئەم پرسە بەڕێوە بچێت تەنانەت گفتوگوی لەگەڵ هەواڵان کرده بوو پێی وتە بوون کە هەموو هەوڵێکی خۆم دەخەمە گەڕ من ئێستا لە ئاسی دنیا دێمەناسین هەموو هەوڵێکی خۆمەدەم کە ئەوەی کە دەناسریم لە ئاستی دنیادا بەکاری بێنم لە ڕێگەی دیبلۆماسیەوە بۆ ئازادی ڕێبەر ئۆجلان هەموو هەوڵێکی خۆم دەدەم بەڵام بەداخەوە دواتر نەخۆشکەوت و دەرفەتی ئەوە نەبوو کە لەو پرۆسەدا جێگە بگرێت لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیاییەوە ڕۆڵێکی زۆر ئەرێنی و باشە بینێەوە هەتا لە پرسی ئامادەکاریەکانی یازدەی تەمووزدا ڕۆڵێکی بەرچاوی بینی لە هەموو ڕوویەکەوە ئەمانە جێگەی خۆشحاڵی هەبژارنی سلێمانیش بۆی ئەوە بوو سنووری پارێزگای سلێمانی من پێم وایە پێشنیاری زۆر هەبوون بۆ شوێن بەڵام ڕێبەرۆجەلان بۆ خۆی پێشنیاری سلێمانی هەبووە و پێی باش بووە کە سلێمانی ناوەندی ئەو چالاکیە مێژوویە بێت وە شایستەی بینیوە کە لە سلێمانی بێت بەو شێوەیەوە کۆمەڵێک خەڵکی سیاست مەداری ژن و پیاوەیە مەسەلەن سیمبولن هێمان بۆ پرسی مەسلەی دۆزی ڕەوای کورد لە باکووری کوردستان لەیلا زانە بەڕێز ئەحمەد تۆرێک زۆرن با ینی من لەو ئاستەیانی و غەدر لەوان بکەم چکەوان خەباتکاری زۆر گەورن و ئێمە بێ من هەمیشە سەری ڕێز و نەوازش بۆ خەباتەکان دابنوێنین لێرە بوون مەسەلەن سەرۆکی چێتیم بینی دەستی لەیلا زانە ماچەکە ئەمە لای ئێوەکو ژن جارێکی ئەگەێنەوە زیاد دواتر وەکو سیاست وەکو ماندووبوونی ئەو دەستە ماندووە چی ئەگەێنە لای ئێوە ڕاستیە بە نرخ بوو من پێی ڕامام پێم جوان بوو چونکە لە ناوچەکەی ئێمەیە ژن و سیاست هەندێک هەوڵ دراوە ناشرین بکرێ هەوڵ دراوە ژن لە سیاسەتە پەراوێز خراو بێ ژن لە ڕاستیە ئۆبژەیەک بووە لە سیاسەتە بەڵام کاتێ دەبینی پێشەنگێکی ژن لەلایەن سەرۆکی پارتێکی سیاسیەوە کە کاک باڤڵ بوو بەو جۆرە پێشوازی لێ ئەکرێ نیشانەی جیاوازبوونی ئێمەیە وەکو کورد لەگەڵ ناوچەکە و تەنانەت لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقدا ینی ئەمە وەکو ژن بەڕاستی جێگەی خۆشحاڵی بوو بۆ هەموو ژنان و ئەوەی کە من دیقەتم یا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ژنان کە تەنانە زۆر ناکۆکی فکریشان ڕەنگە لەگەڵێکێتی نیشتیمانی کوردستان و کاک بافڵ هەبێ بەڵام وەکو هەڵوێستێکی ئەرێنی و جوان نیشانیاندا لە ڕاستیدا ئەمە چۆن تەوزیف بکەین گەورەیکەین نەکە ئەو هەڵوێستی کاک بافڵ هەموو هەڵوێستی ئەو بێکەوە بوونە بۆ ئەوی ئێمە ئامانجمان چەک نەبێ ئامانجمان شاخ نەبێ بەڵکو
وەسیلە بێ هۆکار بێ بۆی بگەین بە ئاشتی چەند خۆش ئێمە گەر بگەینە پرۆسی ئاشتی زیندانەکان خاڵی بن لە گەنجی کورد زیندانەکان خاڵی بن لە کچ و کوڕی کورد لە باکووری کوردستان کە ساڵانێکی زۆرە بە هەر شێوازێک بێ لە زیندانن هەواڵی شەهیدبوونی گەریلا نەبینین کە بەڕێز و زەلانی شەر لەو چوارچەوە بیرەکاتەوە ئەم هەوڵە چۆن گەورە بکرێت چۆن وای لێ بکرێت کە نیشانی دەین کە هیچ هەوا دزێکیش نەهێڵینەوە کە وا نیشاندا کورد لەگەڵ ئاشتی نییە بەژن و بە پیاوە قسەیەک هەیەڵێ بەرپرسیارەتی ئازادیە من پێم وایە پرسیارە پرسیارێکی بەرپرسیارانە بوو خۆ بەرپرسبینین بوو ئەزانی من پێم وایە ینی سەرکردایەتی سیاسی کورد مێدیای کوردی ینی دوو تەرەفن کە ئەتوان زۆر کاریگەریان هەبێت لە ئاراستەکردنی گەورەکردنی ئەم مۆدێلە مەبەستمە کە ئەوە بڵێم کۆمەڵگەی ئێمە زۆر بەلاڕێیا براوە شەڕێک هەیە پێڵن شەڕی تایبەت زۆر هەوڵەدا پچڕان دروستکە زۆر هەوڵەدا تۆ هەرچی بڵێ ئەڵێ ئەو پێچەوانەیە من دوێنێ لە بەرنامەیە باسی ئەوە شتێکم کردوتم گروپێک هەیە پەکەکە هەبێ دژایەتی هەبوونی پەکەکەکە پەکەکە هەڵوەشێتەوە دژایەتی هەڵۆشانەوەی پەکەکەکە پەکەکە چەکی هەبێت دژایەتی چەکەکەیەکە چەکەکەی دانێت دژایەتی دانانی بەڕاستی جا ئەمە بۆ پەکەکەنا بۆ هەمومان وایە تۆ لە مێدیایەک دەرکەوە ڕۆژانە دەبینی لە سوۆشیال میدیا یعنی خوێندکاری قسە ئەکا مامۆستای قسە ئەکا کاسبکاری قسە ئەکا هەرچی بڵێ گروپێک هەن کە هێرشەکەنە سەری ئێمە چۆنەمە ڕاستکەینەوە ئەمە دەردێکی کوشندەیە کۆمەڵگەی ئێمە گرۆ بە تایبەتی لە باشووری کوردستان من پێم وایە ڕێبەرەوە جەلان دەست پێشخەرێکی کردووە و بڕیاری داوە ئەم ڕژێمە بگۆڕێ ئەم مۆدێلە بگۆڕێ مۆدێلی دەوڵەت نەتەوە عەقڵیەتی پاوانخوازی کە مۆدێلی دەوڵەت نەتەوە مۆدێلێکە لەسەر بنەمای هێز دەسەڵات سەرکوت دژایەتیکردن دزینی بەهاکان ئیشەکە لۆژیکی کۆمەڵگا پشت بە بەیەکەوە ژیانە بەستێ پشت بە دیموکراتیەتە بەستێ پشت بەوە ئەبەستێ سفرێکمان هەبوو پێکەوە ئەو خواردنە ئەخۆین ژنگەیەکمان هەبوو هەمومان سوودی لێ ئەبینین و هەمووشمان ئەی پارێزین و هەتا دوایی جەزائیدەن بەشەکەی تریکە لە پرسیارەکە کردێت پرسی ژن ئێمە لە قۆناغێکین لە سەردەمێکین باوەڕە هەبێ ئەوەی کە لە ڕۆژاوە بوو بە جێگەی سەرنجی دنیا و یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی ڕۆژئاوای کوردستان پرسی ئازادی و پێشنگایەتی ژن بوو و لێرش بە هەمان شێوە ینی باکووری کوردستان و ئەو شۆڕشش بە هەمان شێوە ئێمە لە باشووری کوردستان من ئومێدەوارم سەرکردایەتی سیاسی کورد گوێی لەم پەیامە بێ دەرگایەک بۆ ژن بکەنەوە تاکەی ژن بە کۆتا دەرچێ تاکەی ژن وەکو زەعیفە پیشانەدەن تاکەی ژن پەراوێزی هێزە سیاسیەکانە تاکەی یەکێتی و پارتی دائنیشن بەیەکەوە یەک مجلیسی پیاودا ئەنێن دوو ژنی تێدانی ئەگەر تێشی دابێت نەتوانێت دوو قسە بکات تاکەی ژنێک لە بەرپرسیارەتێکدایە مافی ئەوەی نییە ڕەئی خۆی بدا ئیرادەی ئازادی ژنمان پێویستە شکلی ژنمان پێویست نییە ژنێک قژی کورتەیان درێژە زەردەیان ڕەشە لە ڕاستیا بۆ من هەرۆکو پیاوێکە ڕەنگی گۆڕاوە ئەوەی کە پێویستە بۆ باشوور ئیرادەکەیە ئیرادەی ئازاد فکری ئازاد بۆ ژن پێشنگایەتیکردن بۆ باشوورەمان با بۆ دۆخێکی ئێستا هەزاران ژنیش لە زیندانن وایە بە دڵنیایەوە هەزاران ژن لە زیندانن هەزاران ژن لە چیاکانی کوردستان لە شەقامەکانن ئێمە لە باشوور ژنی زۆر جوانمان هەیە لەناو هەموو حزبەکانە ژنی زۆر بەتوانان هەیە بە دڵنیایەوە جوانی ناخ جوانی فکر بەڵام دەرفەتی پێنادرێت کاکزانە هێزە سیاسیەکان پیا و قۆرخی کردووە ڕێگە نادا ژن بێتە پێشەوە بۆچی چونکە زانن ژن گەندەڵی ناکە ژن پێشێلکاری ناکە ژن مافی کەس ناخوا ژن ناهێڵێ ئەوەی کە ئەوان هەڵپەی تۆ تەوێ بڵێ لە دوای ئەو پرۆسە ئاشتەوە بێ وەکو هەر تێگەیشتن بگۆڕێ مەسەلەن بۆ خۆم دەمێکە وەکو مرۆڤێک بۆن من لە قەندیل هەواڵێکم بینیوە دوای چەند ساڵێک مەسەلەن بەجلی گەریلایی و چەک و ئەوانە و بینی بە بەڵام لە بەهۆی گۆڕانکاریەکانەوە دوایی مەسەلەن هەواڵم هەبووە کە بۆ بە وەزیری کشت و کاڵ ینی وەزیری چاندن وەزیری چاندنی لە یەکێک لە کانتۆنەکان ئەمە قۆناغا گۆڕێ زۆرم پێخۆش بوو مەسەلەن پامێکم بۆ ناردوەک و ڕەفاقە دوتم من لە سەری ساڵێکە هاتم بۆ پیرۆزبایی سەری ساڵ و لە ئەشکەوتێکا و لە بەجلی گەریلایی ئێستا بینم وەزیری کشت و کاڵی من ئارەزوشمە کرد لە ناخەوە هەواڵ عەبدیش مەسەلەن لە ناو سوپایەکە
ئێستا مابە شەهید نەبووە مەسەرەن هەڤاڵەکانی دیکەی شاخ هیچی تر شەهید نەبن بەڵام لە چوارچەوەی ئەو تێڕوانینەی بەڕێز ئۆجەلانە مەسەرەن خەبات بکەن خەباتی مەدەنی بکەن سەلاحەدین دەمیر تاشەکان بن مەسەرەن عوسمان بای دەمیرەکان بن ئەحمەد تورکەکان بن لەیلا زاناکان بن گوڵتان کشناک بن بەڵێ مەسەرەن ئەوانیان تارە حوسێنەکان بن ینی ئەم تێڕوانینە چۆن ئەتوانین ببینە پێشەوە لە ڕاستیا یەک ژن نابێ چاوەڕوانی ئازادی بێ پێ نەهرژێ ئەم ئەو بیرۆکەیە مەسەرەن چەکەکان لە خزمەتی ئەوەیە بن کێمە بتوان ببینە دەوڵەتی هەرەوەسکە ئەوەی کۆمەڵگەی هەرەوەسکاری پێشنگایەتی ژن ئەتوانێت ئەم مۆدیە لە پێشخان پێشنگایەتی ژن لە بەرەوەی دوورە لە عقڵی دەسەڵاتدارەتیوە ژن دەبێ باوەڕی بەخۆی هەبێت چاوەڕێ نەبێ ئازادی پێ ببەخشرێ پیاوانیش دەبێ واز لە عقلیەتی پاوانخوازی و دەسەڵات خوازی بێنن یعنی ئێمە سروشتی ئێمە وەکو مرۆڤ وەکو کوڕ وەکو کچکاتێکە لە دایکە بین ئەم عقلێتە دەسەڵات خوازیەمانتیانە ئەم مۆدیێلی دەسەڵاتەیە کە ئەبێتە کللتور ئەبێتە پەروەردە دێتە ناو خێزانەکانەوە لە خێزان باوکو و دایک بەسەر مناڵا و لە خوێندنگا بەڕێوەبەر و لە دائیرەیەکا بەڕێوەبەری گشتی و هەتا ئەگا بە وەزیر و بەسەرۆکو مۆدیێکی چینایەتی لەسەر عقلێتی پیاوسالاری شکاندنی ئەمە دەتوانێت گۆڕانکاری بێنێ یعنی ئێمە بەدەست خۆمانە ئێستا لە باشووری کوردستانی ئەو قەیرانانەی کە هەیە ئەو گرفتانەی کە هەیە بە باوەڕی من لە 100 پەیوەندی بە نەبوونی ژنی پێشەنگ و ئیرادەی ئازادی ژنەوە هەیە لە سیاسەتە دەرفەتێک دەرگایەک بۆ ژن بکەنەوە با یەکێتی و پارتی پێش هەمووان دەست پێ بکەن هەرچەندە یەکێتی جیاوازتر لە هێزەکانی تر تا ڕادێک دەرفەتی هەبووە پارێزگاری ژن هەیە قائمی ژن هەیە مەسەرەن سەرۆکی پەرلەمان ژن بووە دەرفەتێک هەبووە بەڵام کەمە بۆ ئەم سەردەمە تێر ناکە بۆ ئەم سەردەمە دەبێ بە پێشنگایەتی ژن تۆزێکیش دەرفەت بەژن بن شەڕی هێنا تۆزە دەرفەت بەژن بن ئێستا ئێوە ئەتانەوێت پرۆسە گۆڕانکاری بەژن بکرێت ئەمانوێت پرۆسە گۆڕانکاری عقلی دروستکە ئەسناکە ئێستا ئێمە بەهۆی ئەوەی کە باست کرد هەندێک لەو شتانەوتت ڕاستە بەشێکی سۆزداری و خۆشەویستی و مەسەرەن دەمسووتانە بەڵام بەشێکی دروستکردنی تاکێکی لاواز و ببوورە دوور لە مەقامی بینێران و بەڕێز بێمۆڕاڵ نییە ئابە دڵنیاییەوە ئیشمان لەسەر کراوە ئەزانی کاکزانە ینی بە درێژایی ینی 100 ساڵی ڕابردوو ئیش لەسەر ئەم کەلتورە کراوە کەلتوری خۆ بەکەم زانین پێویست ناکە من سیاست کام نەکەژن بەعام پیاویش دەڵێم بەڵێ بۆ تاکی کۆمەلگا دەڵێم ئەمە بی بەسمەوە بە شتێکی ترڵێ باوەڕ بەخۆنەبوون هەمیشە تاکێک لێرە دروست بووە چاوەڕێ ئەمریکا بێ دەوڵەتی بۆ دروستکە دەڵێ دڵنیام ئەمریکا بۆ دروستکە کاتێ بۆ دروستەکە تۆ بکێشێ بە ئێرانە ئەگەر ئێران و تورکیا بۆ دروستکە بۆ لێدان لە ئیسرائیلە کەواتە ئێمە هەر لەناو بەرداشەکەین و هەر هاڕین چۆن مۆدیێ دروستکەین وەکۆڵێ خەریکی ژیانی خۆمان بین بێ ئەوەی شەڕ بکەین بێ ئەوەی کەس بکوژین بێ ئەوەی کەسیش بمان کوژێ اینجا ئەلێرە مەبەستەکەمەوە بووتم ڕێبەرەوە جەلان و توێتی ئێمە دەستکاری ئەم ڕژێمە ئەەکەین جا ئەم ڕژێمە وەکو زەهنیەت چکە ڕێبەرەوە جەلان پاکێجەکەی تەنها بۆ باکووری کوردستان نیە بۆ 4 بەشی کوردستانە ئەو هێزانێکە لەو شوێنە هەنەو کاریگەریە ئەو ڕۆڵە بگەڕن ئێستا چوونەتە قۆناغێکی تر قۆناغی تێکۆشانی ملیۆنانی جەماوەری یعنی تاک لە باشووری کوردستان لە هەر بەشێکی تری کوردستان دەبێ خۆی ئامادەکە بۆ تێکۆشان بڵێ من هەم من بکەرم یعنی من کارپێکراو نیم چیتر من کارتی بەکارهێنان نیم لێرە بەدواوە من بکەرم کاتێک کە تۆ بووی بە بکەر ڕاستیدا هیچ هێزێک لەو دنیای ناتوانێت پێشت پێ بگرێ ئەوە تانێ 26 ساڵە لە زیندانە پێشی پێگیرە زوتنەوەکەی کۆتایی هات نەخێر لەبەرچی لەبەرەوەی پشتی بە کۆمەڵگە و بە هێزی کۆمەڵگە بەستووە پشتی بە هیچ دەوڵەتێک نەبەستووە پشتی بە هەر دەوڵەتێک ببەستە ئێستا کارتێکی یاری بوو لەم گۆڕانکاریانەی کە بۆ 100 ساڵی داهاتوو باسی دیزایانی نوێ دەکرێت بەڵام چونکە پشتی بە خۆی بەگەلەکەی بە بزوتنەوەکەی بە پەروەردەکەی بەستە بوو سەر دەکەوی یعنی دەتوانم بڵێم ئێستا ڕێبەرەوە جەلان لە ڕووی فکرەوە لە ڕووی پرۆژەوە سەرکەوت با خەڵکی ئێمە هیچ گومانی نەبێت سەرکەوت هیچ فشارێک بە دڵخوازانە ئەڵێن ڕەنگەوە خۆڵکردنە چاوی کورد بێ و هێنانە خوارە و چەک پێدانان و بەڕاستی ئێمانە هەر لە چوارچەوەی خۆ بەکەم زانینە نییە بەڵێ چونکە هەمیشە لە دەرەوە ئاراستە کراوە ئێستاش پێی وایە ئەو جلانیش لە دەرەوە ئاراستاکرێ پێی وایە نظری موامەرەیە بیرێک بەڵێ بە نظری موامەرە تەماشاکە بە نظری ئەوەی کە پشت بە خۆمە بەسم من خۆم هەبوونیەکەم وە لە کەسی تریژ ناچێ ڕێبەرەوە جلان لە ڕاستیدا پرۆژەکانیشی جیاوازە
پێویستی بەوە نیە کەس ئاراستی بکات دەبێ خەڵکی ئێمەش ئەو ڕاستیە تێبگە و خۆی ببێ بە بەشێک لە گۆڕانکاریەکان من پێم وایە ڕەنگە یەک دوو دەی بوێ کە کۆمەڵگەی ئێمە فێری ئەم جۆرە لە سیاست دەستپێک زۆر مهمە دەستپێک زۆر مهمە ئێستا مۆدلەکە لە پێش چاومانە با خەڵکی ئێمە بڕوای هەبێ ترسی نەبێ ئەمە بەکارهێنان نییە ئەمە ئیرادەیەکی ئازادە لە ئیمرالیەوە لە ئەنجامی دەزانی لە ماوەی ئەم 10 ساڵە ئەگەر هەڵە نەبم 10,000 کتێبی خوێندوێتەوە ڕێبەرۆجەلان ئەم 10 ساڵی کە گۆشەگیری هەبوو کە چاپێکەوتن نەماوە لە دوای 2015ەوە 10,000 کتێبی خوێندوێتەوە اینجام گۆڕانکاریانە لە فکریا دروست بووە و باخچەلی کە سەرۆکی فاشسترینی تورکایە دەڵێ من یەکێک ملوانەی کە زۆرترین لۆبیم کرد بۆ لە سێدارەدانی ئۆجەلان هەموو هەوڵێکم لەگەڵدا ڕۆژێک لە ڕۆژان نەیوت یەک ئەوەندەشتی شخصیم بۆ خۆم دەوێ هەروتی گەلەکەم ئێستش لە پەیامەکەیە بە ڕۆحی هەڤاڵەتی کۆمیناڵستی دەستی پێکرد هەرەوەسکاری و لە خاڵێکی ترا باسی ئەوەی کردکەوتی ئازادی من ئازادی کۆمەڵگەیە ئەگەر کۆمەڵگە ئازاد نەبێ من ئازادیش بمیانی تاکێکم فیزیک مهم نییە لەلای ئەو بەڵام من بینیم لە میدیای کوردی پێچەوانیان کردبوو ئەڵێ گەر من ئازاد نەبم کۆمەڵگەی کوردی ئازاد نابێ حەزیان لەوەیە حەزیان لەوەیە باشە ئەمە دەردێکی گەورەی نەتەوەی نییە هەر بەڕاستی ئەو تێڕوانین سیرکردنە بن بەڕاستی خۆم لە پەڕی خۆم شتێکم نووسی تم لیان گەڕن ئەوان زانیان چۆن شەڕ بکەن ئێمە پێمان نوێوتن ئاوا شەڕ بکەن ئەو تێڕوانینە بەڕاستی مەترسیدار نییە بۆ کۆمەڵگەی ئێمە کە پێی وایە بۆ تێڕوانێ بۆ هەم شتێک ڕوانێ زۆریش مەترسیدارە بەڵام دەبێ خەڵکی ئێمە وردە وردە وشیار بێتەوە زانی ئیشی ئێوەیە بەر لە هەر کەسی وەکو میدیاکار کەناڵەکان ڕاگەاندنەکان خەڵکی ئێوەکو ئێوە بانگەکەین بەرنامە بۆ بەدڵنیایی درێغیتان نەکردەوە بەدڵنیاییەوە مەبەستم لێرە چییە مەبەستمەوەیە خەڵکی ئێمە لە ڕاستیدا هێشتا تێنەگەیشتووە کە هێزێک ئەگەر نەتوانێت شەڕ بکە ناتوانێت ئاشتیش بکات ئەوەی لە شەڕ سەرکەوتو نەبێ ناتوانێت لە ئاشتی سەرکەوتو بێ ئەوەی کە خاوەن هێزی سیاست و سیاسەتی هێزە دەتوانێت لە ئاشتیدا دەستی بەهێز بێ لەسەر مێزەکە مێزی گفتوگۆکان ڕێبەر ئۆجلان ێستا زۆر دەستی پڕە پێویستی بەوە نییە هیچ وڵاتێک فشاری لێ بکە دەستی پڕە بە حرەکەتەکەی دەستی پڕە بە گەلەکەی دەستی پڕە بە بیر و باوەڕەکەی بۆیە زۆر ینی حتا لە پەیامێکە کە بۆ هاوڕەکانی نردووە دەڵێ 1985 ئەم پرۆسەیە خەمە سەرشانی خۆم پێنجیشی بۆ سیاست مەداران ئەگەر هەڵانە بمەڵە دەی بۆ دەوڵات یعنی چاوەڕوانێکی لە دەوڵەت نییە واتە ئەگەر دەوڵەت ئەم پرۆسەیە پەکیش بخات ڕێبەرۆجەلان بەردەوامە یعنی بەکردداری خۆم تۆ خەمە ناو ناچارێکە و کە وەڵام بدەیتەوە ئەگینا چاوەڕوانی لەوە نەبووە کە ئەردوغان ئەو کاریگەری بەسەر سیاسەتی ڕابردوو مثلەن نزیکە 80 کورسی زیاتر 82 کورسی هێنا هەر ئەو تێڕوانینانەی ڕۆژاوای کوردستان هەدەپە پەرلەمان یعنی هەموو ئەوانە لە دەرفەتە بچووکەکانی کاتی پرۆسی ئاشتیا بووە ئێستاش ئەوێ ئەم دەرفەتەوە نیم کە من لێ تێگەم درزێک دروست بووە دەرفەتێک دروست بووە بە تەوقەکەی باخچەری لە ئۆکتۆبری ساڵی ڕابردوو ڕێبەرۆجەلان هات ئەم دەرفەتەی بەکارهێنا گەیاندی بەچی گەیاندی بەوەی دوێنێ ئەردوغان باوەڕت هەبێ ئەوانەی کە ئاشنان بە ئەدەبیاتی ئۆجەلان نەزانن لە 150 قسەکانی ئەردوغان قسەکانی ڕێبەرۆجەلان بوو بەڵام بە زمانی خۆی بە شێوازی خۆی بە تەمەنی ئەردوغان دانی بە ئەوە داناوە کورد و عەرەب و تورک بەیەکەوە بژین یان بە گفتوگۆکردن یان بە باسی مەلازگرتەکە باسی شەڕی جیهانی یەکەمەکە هەموو قسەکانی ڕێبەرۆجەلان بەڵام بە زمانێکی کە هەم خیتابی مخاطبەی دەرەکانی فاشیزمی هێڵی فاشیزمەکە لە ناوگەری خۆی و گەری خۆی و ناو حزبەکەشی لە لایەکی تریشەوە ئەوێ مخاطبەیەکی تریش بکە کە من لەگەڵ پرۆسەکەم و لەگەڵێتی هیچ فەرقێکەیە مەسەلەن لە ناوەڕۆکدانا بەڵام ئەوە هەروەکو خەباتی چیاکانی کوردستان نیە ئەو خەباتێکە لە ناو شارەکانی ژەکرێ بۆ پرۆسی ئاشتی گەورەترە بەهادارترە بە دڵنیایی و بەرهەمی زیاترە دەزانی شەڕ بەرهەمی کەمە کاکزانە شەڕ بەرهەمی کەمە یعنی تۆ لە 43 ساڵا شەڕی بێنەوەبەر بێپشوو بەڵام نەتیجەیەکی زۆرت نییە بەس کاتێک لە مەدانی سیاست و لە ناو کۆمەڵگەیە و کۆمەلگە ئاراستاکەی کۆمەلگە ڕێخستنەکەی کۆمەلگە پەروەردە دەکەی کۆمەلگەیەکی کۆمیناڵ کۆمەلگەیەک لەسەر بنەمای هێزی خۆی بە شێوازێکی کۆپەراتیو لە دەرەوەی عقلێتی پاوانخوازی ئابووری خۆی دابینەکە ژینگە پارێزە بێ ژن یعنی هەموو ئەمانە ینی دڵنیا بە ئەو نەکچل و 3 ساڵی شەڕ بە 10 ساڵی ئاشتی گەورەترین دەستکەوت بەدەست دێت باش دواپەیامی تاراخان ئەو بەرنامە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات کە هەمیشە هێڵێکی نەتەوەی نیشانەدا
ئومێدەوارم کە گەلی کورد لە 4 بەشی کوردستان هێزی نەتەوەیی پاراستنی خۆی دروستکات واتە هێزی هاوبەش ئەگەر بڵێ ناتوانین ئێمە هێزەکەمان بکەین بە یەک دەتوانین لە ئاستی فەرماندارەتی هاوبەشدا چونکە 100 ساڵمان لە پێشە و قۆناغی ئاوا 100 ساڵ جارێک دێتە پێشەوە ئەگەر لەم فترەدا ئێمە نتوانین چارەنووسی گەلەکەمان دیاری بکەین ئەم دەستکەوتەی کە ستاتۆی باشووری کوردستانە لە دەستمانەچێت هێشتا تۆزێک کاتمان بەدەستەوە ماوە با سەرکردایەتی سیاسی و سەرکردایەتی سەربازی کورد لە 4 بەشی کوردستان یەکگرتوو بێ کاتی ئەوەیە چەکەکانمان بەیەکەوە بێ بۆ کاتی پاراستنی هەر مەترسیە کە دێتە سەرمان ڕەنگە ئەمە وەکو پارادۆکسێت دەرکەوێت لەولا چەکدا ئەندێ لەم لە نەخێر کورد پێویستی بە خۆپاراستن و هێزی هاوبەشەیە من پێم وایە ڕێبەرۆجلانی شەرپەیامێک و داوەخەوازێکی ئاوای هەبێ کە فەرماندارێتی هاوبەش بۆ 4 بەشی کوردستان بۆی ئەوەی هەمانە بیپارێزین و ئەوەشی ئامانجمانە بەدەستی بێن سەرکردەکانی باشووری کوردستانی شبین هەرسین دەوتم دا پەیامت بێ سەرکردەکانە بینی پێ دوایە بۆ نزیکانە بیان بینی داوای کردووە پێویستی شەبیان بینێ دەوارم ئەوانی شەڵی خۆیان بدەن کە بیبینن ئینشاڵ زۆر سپاس بۆ بەڕێز تارە حوسێن چالاکوان سپاس بۆ ئێوە چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئێوە سپاس هەمیشە سەرکەوتوو بن و پڕ هێز و زەبن زۆر سپاس بۆ ئێوە هەر بژی سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ئەو بەرنامە تایبەتەمان پێشکەش کردن ئێوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ